لە پێناو دۆزینەوەی زیاتری هەلیکار و گەشەپێدانی پرۆژەکانی گەنجان و دەرەنجام و لێکەوتەکانی ڤایرۆسی کۆڕۆنا بەسەر بێکاربوونی هاونیشتیمانیان و گەنجان لە هەولێر گفتوگۆیەکی کراوەی ڕێکخراوی مێرسی کۆر بە هاوبەشی ڕێکخراوە بیانیەکان ڕێکخرا. تایدا دەستپێشخەری و دۆزینەوەی هەلیکار و پشتیوان و بەگەڕخستنی تواناکانی گەنجان گفتوگۆی لەبارەوە کرا. سێ بابەتی گرنگ ئەکرێت خۆی بابەتی هەلیکار چۆن زیاد بکرێت، توێژینەوەیەکی لەسەر کراوە، لەگەڵ هەروەها چۆن گەشە بین بە پرۆژەکانی گەنجان. ئەمە دوو بابەتە ئامادە کراوە و بابەتێکی تر هەیە کە باسی کاریگەری کۆرۆنا لەسەر بێکاری و هەژاری. ئەم بابەتانە لێرەیە وەکو دوو توێژینەوە و بابەتی سێمیش کە هەر عەرزەکرێ خرێتە بەرچاو. ئەم بابەتانە بابەتی ئەمڕۆن کە زۆر گرنگن، کێشەکانی هەرێمن و پێویستە ڕۆشنایی زۆریان بخرێتە سەر و ئێمە هەوڵە دەین لەگەڵ بەرپرسان، لەگەڵ ئەندامانی پەرلەمان و پۆستە باڵەکانی حکوومەت لێرە ڕاوبۆچوونیان ببیستین دەربارەی ئەو بابەتانە و سەرەڕای ئەوەی لە ڕێگەی پێدانی قەرزی بچووک و پرۆژە بچووکەکانی گەنجان لەلایەن وەزارەتی کار و زیادکردنی هەلیکار، بەڵام هێشتا دەبیندرێت بێکاری تەنجی بە دەرچوان و گەنجان و زانکۆ و پەیماگاکان هەڵچنیوە. بەڕێوەبەری سندوقی قەرزی بچووکیش لە حکوومەت دەڵێت لە هەرێم زیاتر لە 800 پرۆژە ڕێگە پێدرا و نزیکەی 20,000 هەلیکاریشی ڕەخساندووە. بۆیە چاوەڕوان دەکرێت لە دوای ساڵی نوێ پێدانی قەرزی بچووک و پرۆژە بچووکەکان دەست پێ بکاتەوە. وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەکو بەڕێوەبەری سندوقی پشتیوانی پرۆژە بچووکانی لاوان وەکو هەوڵ کۆشتەکانمان هەر لە سەرەتای ئەم ساڵەوە بەبرن لەگەڵ لە پێش هاتنی بەتای کۆڕۆنا ئێمە پلانی استراتیژی سێ ساڵەمان داڕشت بەوەی کە دەست بە پێدانی قەرزی بچووک بکەینەوە بۆی زۆرترین هەلیکار لە سەرتاسەری هەرێمی کوردستان بڕەخسێنین. بەڵام بەداخەوە لە مانجی سێ بەهۆی ئەو بارە نەخۆزراوە ئەو پەتای کۆڕۆنا هەموو شتێک وەستا. ئەو ئامارێکە لە لای ئێمە هەیە، ئەمە 8,136 پرۆژەمان دامەزراندووە و پەرەمان پێداوە. لەو 8,136 پرۆژە دەتوانین بێن زیاتر لە 20,000 هەلیکاری ڕەخساندووە بۆ هەر پرۆژەیە، چونکە تەنها ئەو کەسە نیە مثالەن کە دەبێتە خاوەن پرۆژە، بۆ ئەو کەسانی کە لە گەریشی کار دەکەن دەبێتە سەر چاوبژەوی داهات بۆیان. بۆیە زیاتر لە 20,000 هەلیکار ڕەخساندە بە بڕی 86 میلیارد دینار ئێمە توانیمان پاڵپشتی پرۆژەی بچووک بکەین لە هەرێمی کوردستان. یەکێک لە گرفتە سەرەکی و کێشە ئانیەکانی ئێستا بریتیە لە بێکاری و دانەمەزرانی هەزاران دەرچووی زانکۆ و پەیماگاکان. لە ئێستاشدا گیان لە هەوڵی ڕێکخراوەکان کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمیش دەیەوێت لە ڕێگەی پێدانی قەرز و دامەزرانی پێویستیەکان و پرۆژەی یەخستنی کەرتی تایبەت و گشتی زۆرترین هەلیکار و پرۆژە لە هەرێمی کوردستان بخاتە بواری جێبەجێکردنەوە. لە بەرامبەریشدا هێشتا گەنجان و دەرچوان هیوایان بە حکوومەت نییە و چاوەڕێی بڕیار و دامەزرانی هەلیکاری زیاتر دەکەن بە واقع. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.